مدێ ئەو کەنەتینەیەکە لە ماڵەوە من جێوێکی زۆر زۆر ناخۆش بوو بەڵام ئێستا سپاس بۆخوا کە وەسعەکە ئاسایی بۆتەوە وەسعەکە بەرەو خۆشی ڕۆشتووە سپاس بۆخوا کە زەرەرێکی وامان نەبوو ئێستا کە هاتوونەتەوە سەر ئیشەکانمان هەموو خەڵکی کوردستان هەمووی تامەزوی ئەوە بۆ کە بێتەوە سەر شەقامانە و یەکتر ببینین. سوڵەمان بەلای ئێمەوە گیانێکی خۆشترین گیانە بەلای ئێمەوە چکار لە ڕۆژی ڕەمەزانە زیاتر کەم و تێژمانەداتەوە چووکەم خەڵک دێن ڕۆژانە لێرە ڕۆژوو لەشکێنین کێشەمان نییە و گرفتمان نیە سوڵەکە خۆشە و گەنجانمان زۆر بارە تشتەوە دوورکەوتینەتەوە و لەبەرەوە قەڵە باڵەکەەوە خۆشە و کێشە و گرفتمان نییە تام و تێژی لێبێنێ خواردنی لێە و هەموو شتێکی لێەوەی پێداوی سێ لە ماڵەوە نەبێ چاو خواردنەوە ئەوشتانەیە لێرە دەست دەکەوێت. ئێرە عەدوی ماسیە عەدوە شوێنێکی ژیرترە لە مەطعەمەکان لەبەرەوەی مەطعەمەکان و هەموو کەسانی کەوا ماسی فرۆشن لێرە سوودمە دەبن لە کڕینی ماسی و ئێمە ماسەکانمان لە داخۆکەوە بۆ دێت هەر ماسیەکەوە خڕ نەبێت قورسی نەبێت و ماسیێکی تامی خۆش نەبێت ئێمە ناهێنین لە حەوزەکانی وەرناگرین لەبەرەوەی خەڵکی ماسی باشی پێخۆشە و ماشی بە ماسی باشیەوێت. ماسی خۆی کێشەی لەوەیان نییە لە ڕەمەزانە بخورێنە دوای ڕەمەزانە بخورێ ماسی پێویستە هەفتە جارێ بێت دوو جار بێت یان جارێ بکورێ ماسی سوودی زۆرە مێشکە بۆ چاوە بۆ بڵا بۆ هەموو شتێکە لە بەڕای من بەڕای خۆم ماسی ئەیرە و ماسیەک شوێنێکرێ بێت ماسی گرنگەوەی ماسی ناوخۆی بێ کیسە نەبێ یان بافر نەبێ هاوردە نەکرێ خالو خالو آوا کم کرو با سردار تایمی ده هموی تایم ده مساقه بس ببر تایمی ده با آوی نختی با کم کرو خالو خالو بەنداوی ئەسە کە ساڵان گەشتارێکی زۆر بوو لە ناوچەکەمان دەکات بەڵام ئەم ساڵ بەهۆی بارودۆخ و نەخۆشی کۆرۆناوە گەشتیانیان توانی سەدای ناوچەکەمانکەون و قەرەباڵغی وەکو ساڵانی تر نەبوو وەک دەبینین بەنداوەکەمان ساڵ سەرڕێژی وەکو ساڵانی تر بەڵام باران کەمتر بارە وەکو پێشوەکو ساڵانی پێشتر بەڵام سوپاس بەخوا هەر سەرڕێژی هەیە و دیمەری ناوچەکەمان سەوزایەکی باشیە و کە بۆ گەشتیار زۆر خۆشتر هیوادانی وەکو دۆخ ئارام بێت وەکو ساڵانی پێشووتر و گەشتار بتوانێت سەدای ناوچەکەمان بکاتەوە. ئەم بەنداوە سوودی کەشی هەیە کە ئەم بەنداوە کە لە چەمی سمۆرە کە بەنداوی ئەستێڵە لە ساڵی 2015 بە ساڵی 2016 دروست کراوە کە بۆتە سەرچاوەیەکی ئاوی بۆ گەشت ناوچەی قەرەداخ و بۆ خەڵکی قەرەداخ کە چەندی سوودیان لێبینەوە لە ڕووی کشتتوکاڵیەوە کە بۆتە هۆی ئەوەی کە خەڵک بتوانێت پەرە بە کشتتوکاڵی بدات و مەرەزە و زەرعات و چەند شتێکی کەی لەسەر بکات.